پەرلەمانتارێکی عێراق پرۆژەیەکی ئامادە کردووە بۆ گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ سەر عێراق و دەڵێت ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەم کارە. لە هەنگاوی یەکەمیشدا کاریان کردووە لەسەرکردنەوەی لقی بانکی ڕافیدەین لە هەرێمی کوردستان. بانکەکە حکومیە و لە ڕێگەیەوە فەرمانبەرانی هەرێم دەتوانن موچەکانیانی لێوە وەربگرن. من حەزەکەم بۆ یەکەم جار شتێک نیشانی ئێوەی بەڕێز بدەم کە ئێمە موافقەتی بانکی ڕافیدەیمان بەدەستهێناوە بۆ کردنەوە لە کوردستان. ئەمە بۆ یەکەم جار پیشانی ئێوەی بەڕێزیە. ئەوە موافقەتەکەی بانکی ڕافیدەینە بۆ ئامادەیە بۆ کردنەوە لە کوردستانە. حکوومەت هەرێم نەک ڕێگەی نادا ئامادە نیە لەگەڵیان کۆ بێتەوە کە ناڵێن پێویستمان بۆی بانک ئەم بانکە ئەگەر بێت هەموو فەرمانبەرێکە موچەی لەسەر بەغدا بێ لێرەوە ئەتوانێت قەرز بکە ئەوەی فەرمانبەرێکی عێراقی شمولیەکامەش بیکە. ئەوە کتابەکانە نووسراوەکانی ڕافیدەینە باشە کە لە ساڵی 2018ەوە ئیشی لەسەر کراوە و حکوومەت هەرێمیش ناڕازی بوو ئەتوانێت دوو ڕێگەی هەیە یانەوە تا موچە بات خۆی بابی داقی چێکا باسی ڕۆژارێ موچە بات کازانم ناتوانێت هەمووشتان دەزانن بە زۆریشمان تاقی کردووە ناخۆشیش بۆ نەما قسە لەسەر کردووە با بێت بە عەمەلی جێبەجێ بکە ئەگەر ناتوانێت لوازێ بێ نەبێ بەم ڕێکەوتنە چارەسەری کێشەی موچەی فەرمانبەران کرێ. فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم پشتیوانی لەم پرۆژەیە دەکەن و دەڵێن پێویستە هەمووان پشتگیری لێ بکەن و کار بۆ سەرکەوتنی پرۆژەکە بکەن چونکە لە ئێستاە باشترین بژاردا بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم دابڕانە لە هەرێم چونکە حکوومەتی هەرێم نیازی پێدانی موچەی نییە و ئەو موچەیەشی عێراق بۆ هەرێمی دەنێرێت وەکو 400 میلیارەکە بێسەروشێنی دەکات. بانکەکانمان هیچ دینارێکی تیان نەماوە خاوەنی 27 میلیارد دۆلار قەرزارە کاتی ئەگەر ئێمە حکوومەتی بەغا پارەمان بۆ بنێرێ پارەمان بۆ بنێرێ بۆ موچە خۆران بۆچی بیاتە حکوومەتێکی فاشیل بۆچی بیاتە حکوومەتێکی قەرزدار بۆچی بیاتە حکوومەتێکە خەڵکەکەی متمانەی پێ نەماوە. حکوومەت بەسێ چینە ئەڕات چینی مامناون چینی دەوڵەمەند چینی هەژار ئێستا بینی ئەڵلقەی بینی بازار و حکوومەت قرتاوە بە حکمی ئەوەی کە چینی موچەخۆر مامۆستا و فەرمانبەر پارەی پێ نییە ئێتر کە تۆ کە پارە پێ نەبوو ناچیتە مارکێتەکە وەکو پێویست ژیانە دەناڕوە کێشەی کۆمەڵاتی لێ ئەکەوێتەوە کێشەی دەرونی کێشەی خواردن و کێشەی تەندروستی و ئەمانی لێ ئەکەوێتەوە. دوای ئەوە ئەم پرۆژێکی ئەعلان کراوە پرۆژەیەکە زۆر گشتگیری کۆمەڵایەتی زۆر گرنگە بۆیە لێرەوە داوای ئەەکەم لە هەموو مامۆستایان لە هەموو فەرمانبەران لە هەموو فەرمانگە حکوومیەکان کە بتوانن پاڵپشتی ئەم پرۆژەیە بکەن بۆی ئێمە بتوانین زۆرترین واژۆ کۆ بکەینەوە بۆ ئەوەی کە ئەم ئینقازێک بۆ ژیانی موچەخۆران بکەین کە زۆر زۆر گرنگە. لە ماوەی ڕابردوودا مامۆستایان و فەرمانبەران چەندین خۆپشاندان و گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوای موچە و شایستەداراییەکانیان لە حکوومەتی هەرێم کرد بەڵام وەڵامی حکوومەت بۆیان تەنها ئەوە بوو کە پارە نییە. بەڵام لە ئێستاە هیچ ئومێدێکیان بە حکوومەتی هەرێم نەماوە و داوا دەکەن عێراق موچەکانیان پێ بدات. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.